پرسیاری نوێمەڵێ لە مەژووی ئیسلامە شەڕێکمان هەیە پێوترە شەڕی حوشتر کە شەڕەکە لە نێوانی مسلماناندا بوو. پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەوەی کە لە هەردوو لا کوژراوە شەهیدن؟ چونکە هەردوو بەرە مسلمان بوون و یەکتریان کوشتووە یاخود دەچنە ئاگری دۆزەخ. ئەمە ئێمە برابەڕێزەیان بەڕێزە ئیشارەتی پێدا پێوترێ شەڕی حوشتر بەڵێ عنی معرەکەت الجەمەل کە ڕوویدا لە نێوانی سەیدنا عەلی کوڕی ئەبی طالب خوا لێ ڕازی بێ کە خەلیفەی مسلمانان بوو لە بەرامبەریشە عائیشە خوا لێ ڕازی بێ کە تەڵحە و زوبێری لەگەڵ بوو خوا لێیان ڕازی بێ تەڵحی کوڕی عوبەیدوڵڵا و زوبێری کوڕی عەوام ئەوانیشە لە هاتبوونە بەسڕە و لەوێەوە هێزێک هەبوو کە داوای ئەویانە کرد کە خوێنی عوسمانی کوڕی عەفان کە هەمویان لە بەنی ئومەیە بوون نەفەوتێ و عەلی کوڕی ئەبی طالب قاتڵەکە بدۆزێتەوە بە تایبەتی کە 4-5 مانگیشی بەسەرا ڕۆیشت بوو و سەیدنا عەلیش تەمەن هەوڵێکی زۆریشی ئەدا بەڵام قاتڵەکەی پێنە ئەدۆزرایەوە لەو سەردەمەشا کە ئەو فیتنەیە ڕوویدا بوو. ئەمە ئەوەی کە شەڕەکە ڕوویدا و خەڵکانێک لی کوژران چونکە لە تاریخا تەبعەن ئەگەڕێنەوە سەر ئەو سەرچاو متمەمنە پێکراوانە جناکە وەختێک گەڵێن 45,000 لە تەرەفی ئەمانەوە کوژرا و 25,000 لە تەرەفی ئەوانەوە تەبەن ئەوانە هەمووی قسەی تاریخین و قسەی بێسەنەدن چونکە لە سەنەدەکان ئەگەڕێنە سەر چێن ئەوانەی کە کوژران لەبەر هەندێک لە مؤرخەکان ناوەکانیان نووسیون کە کوژراون چکەوانە خۆ کەسانیشی معلوم بوون کە لەم تەرەف چەند کەس کوژران و چێن لە مەشهورەکان لەو تەرەفی تر چەند کەس کوژراون و چێشن ناوی هەموو لایەکیشیان تەبعەن نووسراوە. بەڵام ئێمە وەکو معتەقەدی ئەهلی سونەت و جەماعەت کە لەسەر ئەوە متتەفقن لە کۆن و نوێ ئەفەرمونون ئێمە کە دەستمان لەو خوێنە نەبووە دەمیشمانی نامانەوێت تیاوێ نامانەوێت قسەی لەسەر بکەین هەردوو لا سەحابەی بەڕێزن ئەم تەرەفە عەلی کوڕی ئەبی طالب عەشەرەی مبەشرە ئەو تەرەفە هەرسێکیان ئەهلی بەهەشتنەوانی ناوم بردن عائیشە ڕەزای خوا لێ بکە خێزانی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام لە دنیا و قیامەتیشە لە بەهەشتیشە و زوبێر و تەڵحەش لە عەشەرەی مبەشرەن وەکو عەلی کوڕی ئەبی طالب هەردووکیان شەهیدن بە تەئکید و ئەهلی بەهەشتیشن ناشنە دۆزەخەوە بە تەئکید لەبەر حەدیسەکەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە عولەمای ئەهلی ئیسلام ئەهلی سونەت و جەماعەت بە شێوەیەکی گشتی ئەڵێن ئێمە زمانمان ئەگرین لەو باس و خواسانی کە لە نێوانانە ڕوویداوە. ئێستا من و جەنابەت خاوەن پرسیارەکەم مەبەست من و جەنابەت یا خەڵکانێکی تر ئێمە ئەگەر هەمومان 100 کەس 10,000 کەس کۆ بینەوە بڵێن وەڵا عەلی کوڕی ئەبی طالب غەڵەت بوو چ تەئسیرێکمان لە ئیشەکە هەیە بڵێن وەڵا عائیشە خوا لێ ڕازی بێ غەڵەت بوو چی ئیشێکمان بەمە هەیە هیچ تەئسیراتێکی لەسەر کاروباری ئێمە نییە. ئەوەی کە لە نێوانی ئەوانە ڕوویداوە بە ئیجتیهادی هەردوو لە خۆ معلومە عائیشە خوا لێ ڕازی بێ کە عەلی کوڕی ئەبی طالب جوابی بۆ نارد جەنابەت بۆچی هاتوویتەتە دەرەوە فەرمووی بۆ ئەوە هاتووم کە سوڵحی نێوانی مسلمانان بکەم. ئێ باش خۆ سەیدنا زوبێر و سەیدنا زوبێر هەر نەهاتە شەڕەکەشەوە گەڕایە و کابرایەک سەری بڕی لە ڕێگە سەری و شمشێرەکەی هێنا بۆ عەلی کوڕی ئەبی طالب. عەلی کوڕی ئەبی طالب فەرمووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی مژدە بدە بەو کەسەی کە زوبێرە کوژە بە ئاگری دۆزەخ. تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵاش تیرێک هەر لە سەرەتاوە بەر ئەژنۆی کەوت و پێی مرد تیر بەر ئەژنۆی کەوت و پێی مرد. لەبەرەوە ئەمە کە ڕوویداوە ئەسڵ ئەوەیە کە ئێمە زمانی خۆمانی تیا بگرین وەکو ڕووداوێکە ڕوویداوە تەئسیراتی لەسەر ژیانی ئێمە هیچ نییە ئیلا ئەوە نەبێت لە ئیختیلافا فێربین چۆن هەموو کە ناومان هێنان ئەڵێ خوا لێیان ڕازی بێ و اعتیقادیشمان بەو شێوە بە سەیدنا عەلیش مەوقیفی وابوو. سەیدنا عەلیش دەربارەی دایکە عائیشە هەروەکو دایکی مسلمانان ڕەفتاری لەگەڵ کردەوە و طبعا ئەگەر بگەڕێ سەر تاریخی شیعە و ئەوانە بخوێنیتەوە کە شیعە نووسیەتی ئێ بە تەئکید طبعا ئەوان بە نوع ئەشکال هەوا و هەوەسی خۆیان نووسیوانە بە تایبەتی لە سەردەمی سەفەوی و بۆیهیەکانە و بە نیسبەتی زوبێر و تەڵحەشەوە هەر بە هەمان شێوەیە خوای گەورە لیان ڕازی بێ هەمویان ئیجتیهادیان تیا کردو بۆی حەق بدۆزنەوە و دیارە کەوتونەتە ئەو جێژاوەش و کەوتونەتە ئەو فیتنێشەوە و هەر یەکەش بە ئیجتیهادی خۆی جا کامیان غەڵەت بوون کامیان سەواب بوون ئەو لای خوای پەروەردگارە و لای ئەو حەلە بێ و ئیشەکەش نا نیزاعی شخصیە نەدژایەتی یەکتریان هەبووە بەرامبەر بە یەکتری چکەمیان یاوەری یەکترن و پێکەوە گەورە بوون طبعا ئەویان هەر ئەهلی قوڕەیشن و ئەهلی مەکەن یان بەسەبەبی ئیجتیهادەکەی خۆیان کردوانە کەسیان بۆ سڵتە و دەسەڵاتێکیش نەیان کردو چکە عەلی کوڕی ئەبی طالب خوای لێ ڕازی بە خەڵکەکە چوون و وتیان ئەبێ ببی بە خەلیفە وتی نامێ بم بە خەلیفە
وتی توخوا لە ئەرز و لە ناو خەڵکێکا ببن بە خەلیفە کە عوسمانی کوڕی عەفان بە مەیتی لەسەر ئەرزەکە کەوتووە. ئەم عوسمانی کوڕی عەفانی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمێ مەلائیکەتی خوا شەرمی لێکە، توخوا من شەرمم لەوە نەبێ ببن بە خەلیفەوەش مەیتەکەی لەویا کەوتووە بە سەبەبی ئەم خەڵکە چۆن ببن بە خەلیفەیان. لەبەر هەر ڕۆژی یەکەم گەڕایەوە قبوڵی نەبوو، 3 ڕۆژ هەر بەردەوام چوونەوە لای هەتا وتی من پێویستیم بە خەلیفە نییە. خەڵکەکە عەرزیان کرد ئاخر خلافەت پێویستی بە توێ، ئەو کاتە ئاوەش تەحەمولی خلافەتەکەی کرد.